سڵاوتان لێبێ خوێندکارانی عەزیز. دوو پرسیاری وەزاری، یەکیان لە دەوری دووەم 2021-22، یەکێکیشان هەر لە دەوری دووەم 2022-23. هەردوو پرسیارەکە دوو داواکاری تایە. داواکاری یەکەم و داواکاری یەکەم لە پرسیاری یەکەم و دۆما وەکو یەکە تەنها داواکاری دووهەم جیان دەکاتەوە. لەگەڵ مابە بۆی بتوانین بە ئاسانترین شێوە لەم پرسیارانە تێبگەین، هەڵەیتیانەکەین لە کاتی پرسیارکردنەوەکانی وەزاریدا. پرسیارەکە تایبەتە بە یەکێک لە جۆرەکانی مشتەقات کە بریتێ لە سیغەی مبالغە. پرسیار یەکەمیان ئەڵێ الکەریم وهاب مالەه للمحتاجین تعرب کەلیمەة مالەه. داوای عرابی کەلیمەی مالەهوەکە بۆی جیا کردویتەوە خۆی. پرسیاری دومیان دەڵێ هذا فتى عليم والداه بتفاصيل الحدث. كلمة والداه بۆی ئیعراب کردووی بەڵام ئەڵێ بۆ چ جۆرێک لە مشتەقە. لەم جۆرە پرسیارانەدا حەزەکەم دیقەتی ئەم پێنج تێبینیە بێ بۆی دایمەن لە ئیعرابی وشەی دوای مشتەقاتە ئەم تێبینیانە و لەبەر چاوا بێت. دەبێت ڕەچاوی ئەمانە بکەین. یەکەم ئەبێ جارە پێش هەموو شتێ جۆری مشتەقەکە دیاری بکەین. لێرە جۆری مشتەقەکە خۆی بۆی دیاری کردوین، بابەتەکەمان بریتێ لە سیغەی مبالغە، لێرە کێشەمان نییە. دووەمیان لە دوای مادام بابەتەکەمان سیغەی مبالغەی قسە لەسەر ئەوەکە. لە دوای سیغەی مبالغە ئەگەر ئیسمێکی مەرفوع هات دەبێتە فاعیل، ئەگەر ئیسمێکی منصوب هات دەبێتە مەفعول به. چۆن مەرفوع بناسمەوە، چۆن منصوب بناسمەوە، ئەم نیشانانم بۆ لەبەرکە بە حیاتی ناگۆڕە گۆڕانکاری تا دروست نابێت. مەرفوع بەمانە ناسمەوە کۆتایەکەی زەممە بێ یا تەنوینی زەممە یا ئەلیف و نون یان ئەلیف بەتەنیا یان واو و نون یان واو بەتەنیا. منصوب چۆن بناسمەوە، هەمیشە فەتحە یا تەنوینی فەتحە یان یا و نونی لەسەرەکە، ئەم دوانیان لە مەنهەجەکەی ئێمە هەیە. ئەگەر وریە ئەم تێبینێ بە ئەگەر ئەم جێناوانە ئەم ضەمیرانە بە وشەی دوای سیغەی مبالغەکەوە بوو یەکسەر لیان کەرەوە، اینجا بڕیان لەسەرەوە بە مەرفوعە یا خود منصوبە. جێناوەکان های غایبەکان هو، ها، هما، هم، هونە لەگەڵ کافی مخاتبەکان کە، کی، کوما، کوم، کونە پێوەی بوو لێ بکەرەوە. با بچینەوە بۆ پرسیارەکە. مالەه طبعا پێش هەموو شتێ وتمان دیاریەکەین، لێرە خۆمان دیاریمان کردووە کە جۆری مشتەقەکە چیە کە بریتێ لە سیغەی مبالغە. وهاب لەسەر وەزنی فەعالە، وتمان شەددە و ئەلیف دایمەن بە یەکەوە بوو ئەچێتە سەر یەکێک لە وەزنەکانی سیغەی مبالغە. داوای کەلیمەی مالەهوی کردووە. یەم ئیعرابیەکەم پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز، تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. مالەه یەکێک لەم ضەمیرانەی پێوەیە لێ یەکەمەوە. اینجا سەیری حرەکەکەیەکەم فەتحەیە. فەتحەش سەر بە کامیانە، مەرفوعە یان منصوبە؟ ئەزانم کە منصوبە، کەواتە لێرە ئەزانم بۆ بەچی، بۆ بە مەفعول به، کەواتە وەڵامی ئەی ڕاستە. پرسیاری دووەمیان هذا فتى عليم والداه. ئیعرابەکەی یاومەتێ کەلیمەکەشی بۆ دیاری کردوم، بەس ئەڵێ بۆ چ جۆرێکە لە مشتەقات ئەوە پەیوەندی بە تێبینی یەکەم و بوو کە باسم کردوتم پێش هەموو شتێ جۆری مشتەقەکە دیاری بکە، اینجا بڕیار لەسەرەوە بە کەلیمەکەی دواوەی چۆن ئیعرابەکرێ. لێرە جۆری مشتەقەکە مادام کەلیمەی والیداهوی داوا کردووە سەیری پێشەوەیەکەین. علیم لەسەر وەزنی فەعیلە، کەواتە ئەزانین فەعیلی ژێکێکە لە وەزنی صیفەی مشەبەهە، وەڵامی ڕاستیش بریتیە لە بی. هیوادارم سووتان لێ بینێ. پەیمانگای سلێمانی، پێشەنگ لە سلێمانی.